ومردنة مامۆستا گیان تەندروستی و چۆنە ئەمڕۆ ئەم خەڵاتە لە جێی خۆیان بوو؟ زۆر زۆر لە جێی خۆیان بوو، زۆرم پێخۆش بوو، زۆر قووەت و ئانی قووەتێکی کەیایە دەستم کە بەردەوام بووم و دەست پێ بکەمەوانێ خۆشم چونکە بە تەنیام لە خانوویەکی گەورە تاق و تەنیا زۆر تر کتێبەکانم لەگەڵیان قسە ئەەکەم ئەیان هێنم ئەیان بەم شتێکیان لێ دەرێنم یعنی زۆر خۆش بوو ئەمە جوڵەیەکی کەی یا بە مێشکی من کە ئیش بکەم. ژیان بە تەنیا ناخۆش نییە، قورس نییە؟ وا مردنە چونکە ماڵی ئێمە دە 12 سەرخێزان بووین تاقەت بە تاقی تەنیا خۆماوە لە خانوویەکی گەورە ئەگەڕێم چاوی گەڕم یەکێکە بێ بە خێوی ئەەکەم بەس لەگەڵ ما بێ ئافرەتێ بێ کەساتوت ناتەوە لەو نەوەڵام کەس نایەت بەنیازی کاری ونەری تازەیت؟ ئەڕۆ من بە قاچم ئەلەرزێکە ئەڕۆم ونەری تازە ئەزانی قووەتی چی ئەوێ هەروە ئاسان نییە کە ئیشێگە بێنن لەسەر تەختەی شانۆ هەر حرەکەیە کە ئەەکەن 20 جاری پێی عاداکەینەوە لێی تو ڕابینە زۆر قورسە نەوەڵە تەمەنامەکرد بمتوانینەوەتە بەخوا نابێت تەمەنم زۆرە تەواو خستمی تەمەن دوایەوە باوک و دایک و جووتێ برا و یەک بە دوای یەکە مردن ئیتر منیش تاق و تەنیا لە خانوویەکی گەورە ماومەتەوانێ گەردەلوول چی لێ بکەم یعنی ڕۆی بەسەر چوو ناتوانم زۆر هیلاکم خۆشبی بە ساقەتە کەس بە وەسێت نامرێت بەڵام وەسێتە چییە؟ وەسێتم خانوم دووسەیەکەیە هەمووی بۆ خۆیان پێم وتون بیان ئەوە خوشکمە ئەمەی پشتەوە خوشکمە ئیتر وتومە گەلاژگیان تۆ بە کێ ئێی بیە بە خێر بە هەرچی شتێ من دەفرسم لەو خانوانە نابێت باوکم کە وەختی مردنی ئاهات ئەچوو خانۆکەی خۆی لەسەر من تاپەوە کرد زۆر سێقەیان پێم بوو هەرچەنە من ئێوارە نەبووە ئیهانە نەخۆم ئەهاتمەوە ئاخر تەلەبە نەچوایەتە دەرەوە ئەچوومە حتا قسمی تەشکیلیش هەمووی قڕ و هەمووی شتیان گرتبووانە ئەموو نەکوڕێک و کچێ بە تەنیا من دڵم پیس و زۆر خراپ بووم ئەموو قسە بێتە سەر یەکێک لەم کچانە یعنی منم نەمتوانیوە ئاوا بووم بەخوا بە ساقە و